السلام عليكم. شكو براني بريزم سيكن ما نيو ساعات او بوريقتيت نيو ساعات سيكن امانه او انا قرهاتو اما اگر بروات بان خاني چی روادات ولا ما اگر بروات بو ماڵی بەرپرسێکی ئەم وڵاتە تو بیتو ئەو خوای گەورە قبوڵیەکە ئێوە ئەگەر بیرەکانتان لەگەڵ ئێمەیە ئاوە خۆن لەگەڵ ئێمەیە ئەژێن ئەمە حاڵی ئێمەیە ئایا حاڵی ئەوە بەم شێوەیە قبوڵەکەن وەرە ئەوەنە بچێتە ناوزگێکێک بۆ چی پێکا کاکە ئەمە ئەگەر بێت و بڕۆی بەڕاستی بڕۆی ئەوە حاڵەکەمانە برا ئەمە نیم سەعاتە ئاوەکە بە بەردەوامی ئەڕوە نەک بێژن وەڵا ئێمە دوژمنی ئەم نیشتیمانە نیمان ئێمە دوژمنی خاک نیمان برای هاوار ئەرکێکی ئەخلاقی ئەرکێکی دینیە لەسەرمان ڕاستیەکان بگەێنین خوای گیان بۆ خاتری گەورەیەکەی خۆت هەر بەرپرسێک عادلە هەر بەرپرسێک لەگەڵ ئەمە نیو سەعاتە کاکە لەگەڵ خەڵکەکەی خۆیان لەگەڵ معاناتێتی چارەسەرێکە یا ڕەبی دەست دۆ باڵێەوە بێ یا ڕەبی هەر بەرپرسێک خوای گیان هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە عەزاب بدرێن خوای گیان یا هیدایەت وەربگرێ یاخود لە کۆڵمانی بکەیتەوە بۆ خاتری ناوە پیرۆزەکانت ئەی خوای گەورە